بە عنتەری و بە کلاشینکۆف تەقەی لە شۆفێرە کرد بەڵام قوتار نەبوو دەزگیر کرا. لە ناو جەرگەی هەولێر دوو شۆفێر لەسەر هەرچ بێت دەبێتە دەمەقاڵان و دەنگەدەنگ. دواتر دەستنە یەکێک لە ناو کۆڵانەکان و شۆفێرێکیان هەروەک لە ڤیدۆکان نایبینن لە خوارەوە لە سیارەکەی دادەبەزێت و ئاوقای شۆفێرەکەی تر دەبێت و بە کلاشینکۆف تەقەی لێ دەکات، برینداری دەکات. ئەوەی جێی سەرنجا ئەو شۆفێرەی تەقەی لێکراوە کەسێکی تری لەگەڵایە لە پەنادەستی دادەبەزێت، فەقیرە ئەویشی چی پێ ناگرێت، ناچار دەست بەرزەکاتەوە و تەسلیم دەبێت و لە ترسا ڕادەکات. کارزان ساڵح بەڕێوەبەری ڕاگەیانی پۆلیسی هەولێر ئەم زانیاریانەی بێمەدا وتی ڕووداوەکە لە ناو گەڕەکی نازنازی هەولێر بووە. تەقەکەرەکەشیان دەستگیر کردووە، لە لێکۆڵینەوەکاندا تەقەکەرەکە دانی ناو بە تاوانەکەیدا و ئێستاش پەراوەکەی ڕادەسی دادگا کراوە. وردەکاری ئەم هەواڵە لە 964 دایە خوێنەری بن.